بە درێژایی مێژووی مرۆڤایەتی ئاین ڕۆڵی بەرچاوی هەبووە لە گۆڕینی تێڕوانینی مرۆڤەکان بۆ دیاریدە دیار و نادیاریەکانی پەیوەست بە مرۆڤایەتی. من ئەمڕۆ لە شێخانم لە پایتەختی پێکەوەژیان بینەربن. ئەگەر بمرم شەهیدی دەرد و کۆڤان نەبینم خۆشیە کوردان لە دەوران دەبێت وێنەم ئەوێ جەژنێ بینێت کەس موژدەم نەدەت دێ من ڤەژینێت. ئەم شەعرە جوانە هی شاعیری بەناوبانگ مەلا خەلیل مشەخەتیە کە یەکێکە لە شاعیرە هەرە بەناوبانگەکانی شێخان کە 105 ساڵ ژیە لە 1902 لەدایک بۆ و 2007 کۆچی دوایی کردیە. لەگەڵ داخیربوونت لە بۆ شێخان ئەو پەیکەرە جوانە بەرچاوت دەکەوێت. ئازیزان هەروەکو پێشتر ئاماژەم پێدا و باسم کرد کە شێخان بە پایتەختی پێکەوەژیان دادەندرێت کە هەموو ئاینەکان یەزیدی موسڵمان مەسیحی لێرە ژیان دەکەن. اینجا لەگەڵ داخیربوونت لە شێخان ئەو مزگەوتە بەرچاوت دەکەوێت کە مزگەوتی عومەری کوڕی خەتابە لە 1421 کۆچی دروستکراوە بەڕاستی بە شێوازێکی زۆر کلاسیکی و کۆن دروستکراوە. پێم خۆش بە ئێوەی نیشان بدەم.